ئاگرانیەکەی نەخۆشخانەی حوسێن لە ناوەندی شاری ناسریە کوژران و برینداربوونی دەیان هاوڵاتی لێکەوتەوە. جارێکی تر ئەو ڕاستەی بەرجەستە کردەوە کە ئەو گەندەڵی و هەمەلایەنەی کە داگیرکردنی 2023 عێراق هێنایەکایەوە زنجیرەیەک تراژیدیای بەردەوامە و هەر ڕۆژە و لەلایەنێکی ژیانی هاوڵاتیانەوە خۆی نیشان دەداتەوە. گەر چاو بە پێدراوەکانی بودجەی زیاتر لە 2 تریلیۆن دۆلاری دوای 2023 تا ئێستای عێراقدا بخشێنەوە کە مێژووی وڵاتەکە بودجەی زەبەلاحی لەو شێوەی بەخۆیەوە نەدیوە. داتاکان بۆ باشترکردنی ژیانی گشتی بە نووسرا و سەرسووری هەنەرن، بەڵام بەکردەیی نادیار و دزراون. بۆ نمونە 90 ملیار دۆلاری کەرتی کارەبا دەکرا کارەبای وڵاتانی ناوچەکەی پێدابین بکرێت کەچی عێراق ناتوانێت بە ئەندازەی کەرتی غەزەی فەلەستین کارەبا بۆ هاوڵاتیانی دابین بکات و لە ئێرانەوە کارەبا وەردەگرێت. وڵاتەکە لەسەر دەریایەک نەوت و گازی سروشتی دەژی کەچی پێکاتە نەوتەکان و گازە سروشتیەکان لە دەرەوەی وڵات دەهێنێت. ئەوە یەکەم جار نییە لە کەرتی تەندروستیدا تراژیدیا چەندبارە ببێتەوە. 25 نیسانی ڕابردوو زۆر دوور نییە کە بە هەمان ڕووداوی ئاگرکەوتنەوەی دڵتەزێن لە نەخۆشخانەی ئیبنولخەتیبی بەغداد 82 هاوڵاتی کوژران و 110 هاوڵاتی دیکەیش بریندار بوون. ئەگەر لیژنەکانی ئەنجومەنی وەزیران ئەنجامیان هەبوایە تراژیدیاکەی شەوی ڕابردووی ناسریە دووبارە نەدەبوویەوە. کەرتی تەندروستی لەگەڵ ئەوەی کەرتێکی خزمەتگوزاری و گشتی و گرنگە لە دوای ساڵی 2023ەوە نەیتوانیوە نەخۆشخانە و تاقیگە و پێداویستەکان نۆژەن بکاتەوە و بە تەکنۆلۆژیای نوێ بەهێزیان بکات. جگە لەوەش لەژێر سایەی هەژمونی میلیشیاکان و نەبوونی ئاسایش بۆ کادیری تەندروستی و بە هەزاران پزیشک و یاریدەری پزیشک و دەرمانساز و پەرستار و کارمەندی لێهاتوو وڵاتیان بەرەو دەرەوەی وڵات جێهێشتووە. بۆیە دووبارە بوونەوەی ڕووداوە دووپەزیێنەکان بەڵگەن لەسەر خراپی ئیدارەی کۆنتڕۆڵی زانستیانەی ئەو کەرتە. پارێزگاری ناسریە ڕووداوەکەی خستە ئەستۆی وەزارەتی تەندروستی چونکە بە پێی ڕاگەیاندراوەکەی ناوبراو نەخۆشخانەی گشتی ناسریە کە تورکیا ئامادەی کردووە کردنەوەی لەلایەن وەزارەتەوە دواخراوە لە کاتێکدا ئەو نەخۆشخانەیە بە تەواوی ئامادەی کردنەوەیە. سەر لە بەیانی ئەمڕۆ سێشەمە ژمارەیەک لە لاوانی ناسریە هێرشیان کردە سەر چەند نەخۆشخانەیەکی کەرتی تایبەتی شارەکە چونکە بڕوایان وایە پشتگوێخستنی نەخۆشخانە گشتەکان و گەشەکردنی ئەو نەخۆشخانانەی بەدواوەیە کە بەرپرسان و پارتە سیاسیەکان و میلیشیاکان بۆ ڕووتاندنەوەی جەماوەر کردویانەتەوە. کەواتە بۆ گەرمکردنی بازاڕی ئەوان دەبێت نەخۆشخانە گشتەکان پشتگوێ بخرێت. لەم کاتەدا کە بازاڕی کەمپینی هەڵبژاردن گەرمە حکوومەتی بەغداد لە هەموو لایەنە سیاسیە دیارەکانی وڵات پێکاتووە بەڵام لە ترسی لەدەستدانی پێگە و دەنگیان هەمووان دژی هەمووان و سەقامگیری وڵاتەکە تێک دەدەن بە تایبەتی ئەوانەی کە خاوەنی میلیشیان سوورن لەسەر ئەوەی ڕێگە نەدەن گۆڕانکاری ڕیشەیی لە وڵاتدا بکرێت چونکە هەڵبژاردننی پاک لە دەسەڵات و هەژمونی ئەوان و پشتیوانە دەرەکیەکانیان کەم دەکاتەوە و بەرژەوەندی سیاسی و ئابووریان دەخاتە مەترسیەوە.